ئێمە چەند خاڵێک ئاماژە پێین وەکو فەرمانبەرانی گرێبەست کە بە هەمیشەییکردنمانە بەبێ دانانی هیچ مەرجێک. خاڵی دووەمیان بەستنی هەموو دەرماڵەکانە بەبێ جیاوازی بڵێن بەپێی جۆری بڕوانامەکان بەپێی بڕوانامەکان بەسرێت بڵین. ئەژمارکردنی ساڵانی خزمەتە لە ڕۆژی دەست بەکاربوونمانەوە ئەو فەرمانی کە هاتوون بە هیچ شێوازێ ئاماژە بۆ نەدراوە کە چەند ساڵ فەرمانبەر خزمەتی کردووە خزمەتی هەیە. چارەسەرێکیش بۆ ئەو فەرمانبەرانە بدۆزێتەوە کە نزیکی خانەنشینین. فەرمانبەرمان هەیە ئێمە ئێستا لە یەکی 12/2008 دەست بەکار بووە مۆدل 1960 هەڵە نەبم ئەم ساڵ بەپێی بڵێن ساڵی ئایندە بەپێی بەرنامەی کاری حکوومەت بۆ خانشینی 59 کردە خانشین. یعنی ئەم فەرمانبەرە بێت چارەسەری چی بێت؟ هەموو فەرمانبەرانی گرێبەست ئەم کێشەیان هەیە. ئێمە مافێکی یاساییمانە داواکارین لە سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئەم داوایە چێتە بەردەستی ئەو ڕەزامەندی دەرەبڕێت داواکارین بێبەشمان نەکات لە مافە یاساییەمان داوای لێەکەین بەدەم داواکاریەکەمانەوە بێت بەپێی هەموو داتاکان دەرخراون بەڵێ موچە ئەگەڕێتەوە بەڵێ موچە ئەگەڕێتەوانی. یعنی ئێمە داواکەین بە هەمیشەیی بوونەکەمان تاخیر نەکرێت. داوا لە سەرۆکی حکوومەتی هەرێمەکەین 2 بارە و 3 بارە و هەموو وەزیرە بەڕێزەکان جێگری سەرۆکی حکوومەتیش یعنی بەدەم داواکاریەکانی ئێمەوە بێن.